ئەوە چارەخوازی یەکەم کە گرەیەکەی سەر و 15 سانتیمەترە، ئەوە چارەخوازی دووەم کە گرەیەکەی 4 سانتیمەترە. چارەسەرکردنی گرەی شێرپەنجەی گورچیلە. طبعاً بە شێوەیەکی گشتی چارەسەری گرەی شێرپەنجەی گورچیلە نەشتەرگەریە، واتە دەرهێنانی گرەیەکەیە. بەڵام دوو زۆر نەشتەرگەریمان هەیە. نەشتەرگەریەکمان هەیە ئەگەر بێت و گرەیەکە قەبارەی سەرووی 7 سانتیمەتر بێ، یاخود شوێنی گرەیەکە هەستیار بێ لەسەر دەمارە سەرەکیەکانی خوێن بێ، لەو حاڵەتەدا کلی گورچیلەکە کامل دەرەهێنین، واتە دەرهێنانی گورچیلەی ڕیشەیی، واتە بە هەموو شتەکانەوە دەریاهێنن بە چەوریەکە و بە هەموو ئەو ئەندامانەی کە لە ئەو پێکاتوانەی کە لە دەوروبەریدایە. بەڵام ئەگەر بێت و قەبارەکەی لە خوار 7 سانتیمەترەوە بێەوە شوێنەکەی هەستیار نەبێ، پێویست ئەکاتەنیا گرەیەکە دەربهێنین. ئەگەر بێت و تیشک بخینە سەر ئەم دوو ئەشعەیە، ئەمە هی دوو چارەخوازە، سوپاس بۆ خوای گەورە هەردووکیان یەکێکیان دوێنێ، ئەمەیان دوێنیان نەشتەرگەریمان بۆ ئەنجامدا، ئەمەشیان هی ئەمڕۆ طبعاً ئەگە سەیری کە دەبین قەبارەکەی گەورەیە، سەرووی 12 سانتیمەتر، ئەمە گرەیەکەیە چۆتە ناو قوڵای گورچیلە. لەبەرەوەی هەم قەبارەکەی گەورە بوو و هەم چوو بە ناو قوڵای گورچیلەکە، نەئەکرێت تەنیا گرەیەکە دەربهێنین، چونکە ئەگەر تەنیا گرەیەکەمان دەربهێنا با پاشماوەکەی بەجێ ئەمە بۆ ئێمە کاملی گورچیلەکەمان دەرهێنا. بەڵام ئەم چارەخوازە بەڕێزە سەیریکەن لەبەرەوەی زووتر فریای خۆی کەوتە بوو، سۆنەری زووتر ئەنجامدا بوو، دەرکەوت کە گرەیەکی 3 سانتیم و نیو بۆ 4 سانتیم لە بەشی خوارەوەی گورچیلەی هەبوو، نەچوو بە ناو قوڵایەکەی تەنیا گرەیەکەمان دەرهێنا. بۆیە لە کۆتاییدا ئەمەوێتیش بخەمە سەر ئەوەی هەموو چارەخوازێکی بەڕێز کە لە خێزانیاندا کێشیان لە گورچیلەدا هەیە، یاخود یەکێک لە ئەندامەکانی تووشی گرەی شێرپەنجەی گورچیلە بووە و تەنانەت ئەگەر تووشی ئەم حاڵەتەش نەبوو بوون، پێویستە کە بەلای کەم ساڵانە جارێک هەموو ئەندامێکی هەموو خێزانێک پشکنینی سۆنەر ئەنجامدا بۆ ئەوەی ئەم جۆرە گرەیە لە قۆناغی بیدایی تەشخیص بکرێ، هەتاوەکو پێویست بەوە نەکە کاملی گورچیلەکە دەربهێنرێ. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. کەسوکاری خەباتخانی ئەوە هەم لە گرەیەکەمان کامل دەرهێنا، ئێستاش دەیتەقێنی لۆی دڵنیا بین کە بە کاملی دەرهاتووە. سەریکە ئەو بەرگەکەیەتی لێرە کامل، ئەوەش لێرە کامل، ئەوە لێرە کامل، ئەوەش لێرە کامل. ئەلحەمدوللا هیچمان بەجێ نەهێشتووە. بەس میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.